جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشووی ئەمریکا پێشبینی دەکرێت هەڵبژاردنی ئەم جارەی سەرۆکایەتی ئەو وڵاتە گرژی بەخۆیەوە ببینێت و لە ئێستاوە کۆماریەکان و دیموکراتیەکان یەکتر بەوە تۆمەتبار دەکەن کە لە هەڵبژاردنی داهاتوودا ساختەکاری بکرێت. بڕیارە لە 3 مانگی 11 هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا لە نێوان دۆناڵد ترامپ وەک کاندیدی کۆماریەکان و جۆ بایدن کاندیدی دیموکراتیەکان بەڕێوە بچێت. سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان دۆناڵد ترامپ لا نوێترین بۆچوونیدا ڕایگەیاند ئەگەر شکستی هێنا لە هەڵبژاردنەکاندا بەرامبەر ڕکابەرە دیموکراتیەکەی دەچێت بەلای ئەنجامدانی کاری دیکەوە بەبێ ئەوەی هیچ درێژەیەک و ڕوونکردنەوەی زیاتر بدات. ئەوەش لە دوایەوەی بایدن پێشتر وتبووی لەوانەیە ترامپ فێڵ بکات لە هەڵبژاردنەکان و ڕەتی بکاتەوە کۆشکی سپی بەجێ بێڵێت. ترامپ لەو لێدوانە بەڕوونی نەیوت کە داندەنێت بە شکستدا، بەڵام ناڕاستەوخۆ ئاماژە بوو بەو بابەتە. هەروەک پێشتر تیم مۆرۆتا وتەبێژی هەڵمەتی بانگەشەکانی ترامپ ڕایگەاند بوو سەرۆک ئەنجامەکان پەسەند دەکات. لەگەڵ بەریەکەوتنەکانی ترامپ و بایدن بەر لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا هەردوولا کەوتنە یەکتر تۆمەتبارکردن بە هەوڵدان بۆ ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا کە ئەم جۆرە تۆمەتە لە چەند هەڵبژاردنی پێشوودا هاوشێوەی نەبووە. بایدن کە بەگشتی لە ڕاپرسیەکاندا زیاتر لە پێش ڕکابەرەکەیەوە دێت لە لێدوانێکیدا دەڵێت لەبارەی ترامپۆ دوودڵم کە ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند کات و کار دەکات بۆ دزینی دەنگەکان، بەڵام دڵنیام سوپا ڕێنیشاندەری دەبن بۆ چوونە دەرەوە لە کۆشک ئەگەر شکستی هێنا و ئەنجامەکانی پەسەند نەکرد. بایدن پەیمانی ئەوەشیدا کە پارێزەر و چاودێر لە سەرجەم شوێنەکانی دەنگدان دادەنێت بۆ جیاکردنەوەی دەنگەکان با شێوەیەکی دروست و ڕێگری لە هەوڵی کۆماریەکان بۆ یاریکردن بە ئەنجامەکانەوە. لە بەرامبەریشدا سەرۆکی ئێستای ئەمریکا وتی کە من ئەزانم دیموکراتیەکان ئەیانەوێت لە ناردنی زۆرترین نامەی دەنگدانەوە کە لە ڕێی پۆستەوە دەبێت ئەنجامی هەڵبژاردنەکان لە بەرژەوەندی خۆیان بگۆڕن و ساختەکاری بکەن. هەڵبژاردننی ئەمجاری سەرۆکایەتی ئەمریکا بەشێکی زۆر لە ڕێی نامەکانی پۆستەوە گەیاندنی تێدەکەوێت. بەهۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا چاودێرانیش سەبارەت بەو بابەتە هۆشداری دەدەن کە ئاڵۆزی و بێسەروبەرەی دروست دەبێت. هەروەگەوەی لە هەڵبژاردنە بەرایەکانی دیموکراتەکاندا دروست بوو، ئەوەش هۆکار دەبێت کە گومان لە سەرنجامی هەڵبژاردنەکان دروست بکات. جگەلەوەی دەنگدان بە نامەی پۆستە و گەیاندن گومانی ئەوەی لە بەردەمدایە کە نەگاتە شوێنی خۆی یان لە کاتی پێویست نەگاتە بنکەکان. ئەوەش هۆکار دەبێت کەتانە بدرێت لە ئەنجامەکەی لایەنی شکست خواردووەوە. بە بڕوای چاودێرانیش دەنگدان لە ڕێی ناردنی پۆستەوە کاتێکی زۆری دەوێت بۆ جیاکردنەوەی دەنگەکان، چونکە دەبێت یەکەم جار لە ناسنامەی ئەو کەسە ناردوێتی بکۆڵنەوە پاشان دەنگەکەی جێگیر بکەن. لەبەر ئەو هۆکارە ڕاگەیاندنی ئەنجامەکان بۆ کاتێکی نادیار دوا دەکەوێت لە دوای ڕۆژی هەڵبژاردنەکانەوە.